ساڵتان لێبێت بینەرانی کورسان نیوز من ڕۆتۆفیقم لەڵخێم شەی پانۆرەما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەفتەیەکی یەکلاکەرەوە کە لە بەغدا بەڕێوە دەچێت. دیارە هەفتەی داهاتوو 26 مانگ ڕۆژی شەممە سەرەتای هەفتەیە بڕیارە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ساسک بکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێی عێراق. ڕکابەرێکە ئالێرەوە دەست پێەکە ڕکابەریشی توند لە نێو ئەنجومەنی نوێنەران دەکرێت بۆ ئەوەی کە نیسابی یاسایی دانیشتنەکە تەواو بکرێت بە دوو لە سەرسەی بەشداربووانی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لەسەر جەم فراکسیۆنە جیاوازەکان. قسەکە ئەوەیە ئاخۆ ئەم نیسابە تەواو دەکرێت یان نا کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەران ڕۆژی شەممە 26 مانگ بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڕێوە دەچێت یاخود نا. پێش کۆبوونەوەکە بینیمان جم و جوڵی زۆر لە بەغدا هەیە، جم و جوڵی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە. ئەم ئێوارەیە هاوپەیمانێتیشی گەورە ڕاگەێنراوە لە نێوان پارتی و سونەکان و سەدر و ئەوان هەردوو کاندیدی سەرۆک کۆمار و سەرۆکوەزیرانی خۆیان یەکلا کردوتەوە بە نیازی ئەوەی کە بچەند ناو کۆبوونەوەکەی 26 مانگ و هەردوو کاندیدەکەیان دەنگی زۆرینە بەدەستبێنێ. بەڵام ئەمە خەون دەبێت یان ڕاستەقینە لە ڕۆژی 26 مانگدا. هەڵوێستی سەرجەم لایەنەکانی عێراق بە سونە و کورد و شیعەوە چۆن دەبێت؟ هەڵوێستی کورد بە تایبەتی یەشێتی و پارتی بۆ ئەم بارەیە چۆن دەبێت تاوەکو ئێستا مەجای ڕێکەوتن و بە یەکگەیشتن ماوە یاخود نەخێر ئەو دەرگایش بە تەواوەتی داخراوە. هەڵوێستی هەرێمایەتی بە تایبەتی ئێران لەسەر ڕێخستنەوە و یەکگرتنەوەی نێوماڵی شیعە چۆن دەبێت؟ چونکە بەڕێوەچوونی کۆبوونەوەی 26 مانگ بەبێ ئامادەبوونی چوارچێوەی هەماهەنگی و زۆرێکی دیکە لە لایەنەکانی دیکە درزێکی گەورە خاتە نێوماڵی شیعی. بەگشتی ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاکاروان یاریوەس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی بەخێربێی کاکاروان کە دەسەوە لەگەڵمانای هەروەها دکتۆر ئاراس عەبدوڵڵا چاودێری سیاسی بە سوپاسە و جەنابیشیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بەخێربێی دکتۆر بە یارمەتی جەنابە دکتۆرجان لە کاکاروانەوە دەست پێ یەکەم. کاکاروان یعنی ئەومان نەزانی شەممە و هەفتەی داهاتوو هەفتەیەکی یەکلاکەرەوە و زۆر قورسە و زۆر توندە بۆ سەرجەم فراکسیۆنە جیاوازەکانی نێو ئەنجومەنی نوێنەران ئەنجا لایەنە سیاسیەکان ئەنجا خەڵکی عێراقیش. بەگشتی خوێندنەوەتان بۆم دۆخە چۆنە ئێستا چونکە تا ڕادەیەک تەم و مژاویە دۆخەکە؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیە ئەوەی کە پێشبینی کراوە کە بە پێی مادەی هەفتا و هەفتاوێکی دەستور و بە پێی بڕیاری دادگای ئیتیحادی عێراق ئەبێ نساب ڕێژەی ئامادەبوون بۆ دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و لەسەر سێ بێ 220 پەرلەمانتار لە قاعی پەرلەمان ئامادە بن. وەمە زۆر قورسە لە ڕاستیە. ڕاستە ئەو هاوپەیمانیە سێ قۆڵێکە کە ئەمڕۆ خۆیان ئەعلان کردووە ناوخۆیان ناوە ڕزگاری نیشتیمانی قازڵوەتەن ئەڵێن پێمان دەبرەکرێ، بەڵام لە هەموو حاڵەتەکە بە بەرژمارە بێ و بە خوێندنەوەی هاوکێشەکان بێ ڕۆژی شەممە نساب تەواو نابێەوە دانیشتنەکە بەڕێوە ناچێ. ئەمە ئەم ڕووداوانەوە ئەو چەند دانیشتەی ترکە قرار بوو دانیشتن بکرێەوە نیساب تەواو نەبوو و ئەم دانیشتەی کە شەمەی داهاتوو ئەکرێ کە موعدەکەی دیاری کراوە ئەگەرێکی زۆرەوە نساب تەواو نابێەوە ناکرێت یاخود پێشبینیە بەشێکی زانیاری و بەشێکی خوێندنەوەی لێکدانەوەی ژمارەکانە، چونکە ئێمە بۆ ئەوەی کە بگەین بە شیکردنەوەیەکی ڕاست و دروست ئەبێ ژمارەکان لە یەک بینەوە. ژمارەکانی هەردوو هاوپەیمانێتێکە با بڵین وازەحە چەند بە چەندەوە ژمارەی بێلایەنەکان وازەحە بە هەموو ئەگەرێکەوە نساب تەواو نابێت کە نساب تەواو نەبوو ئەم دانیشتنێش کە ڕۆژی شەمە بەگەرێکی زۆر نساب تەواو نابێ و ناکرێەوە لەگەڵ ڕووداوەکانی تریش ئەمانە ئاماژەی ڕوونن بۆ ئەوەی کە دەبێ لەسەر مێزی گفتوگۆ بە سازانی نیشتیمانی ئەم کێشانە چارەسەر بکرێ و ئەوەی کە ئەو مەبدەئی کە لە بری مەبدەئی تەوافق هاتووەتە ئارەوە ئەغلبەی وەتەنی ئەمە لە ڕاستیە لە بۆ عێراق بژاردەیەکی قورسە هەم دابەشبوونی هێزەکان لە ناو ئەنجومەنی نوێنەران و هەم ئەو جەمسەربەندی کە لە عێراقە هەیەمان هەمووی ئاماژەی ڕوون بۆەوەی کە ناتوانرێ لە دۆخێکی وەکو عێراق لە پێکاتێکی ئاڵۆزی سیاسی و نەتەوەیی و مەزەوی عێراقە پەنا بۆم بژاردەیە ببرەوە باشترین بژاردە لە ڕاستی بۆ دەبازبوون لەم واقعە سازانی نیشتیمانیە تەوافق بۆ کورد گرنگە و بۆ پێکاتەکانی تر گرنگە بۆ بتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین. دەست خۆش دێم و خزمەت جنابەت کاکاروان. دکتۆر ئاراس
بەگشتی ئەوەی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێت یعنی دۆخێکی زۆر قورس و زۆر توند لە نێوان سەرجەم لایەنە سیاسیەکان ڕاستە لێرە و لەوێ گفتوگۆ هەیە و ئەم ێوارەش بینیمان ناوپەیمانەتیشی نوێ ڕاگەێنرا لە نێوان پارتی و سونەکان و سەدرەکان بەڵام ینی وەکوی کاکاروانی ژامەژی پێداوە ئەوەشی کە دەیبینین لە نێو ینی مەشەدە فراوانەکەی عێراق ینی شتێکی کەمان پێڵێت جیاوازیەکە زۆر زۆر دیارە و ئەوەی کە دەگوزارێ ناڕوونیە و تەمومژاویە خوێنەوەتان بۆم دۆخە چۆنە پێتان وایە ئەوەی کە دەگوزارێ لە عێراقدا ینی لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئەمە ینی شتێکی زۆر ئاساییە و کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنراوەکو بڕیاری لێدراوە لە 26 مانگ بە یەقینەوە بەڕێوە دەچێت یاخود نەخێر ناخوێنەوەی جیاوازان هەیەوەش بووی. شەوتان باش ڕێز و سلااو بۆ بینەرانی کورسات و ڕێزسلا بۆ میوانە بە ڕێزەکەتان طبعاً لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردننی کۆتایی عێراق بە دیار کەوتکەوە ئالوگۆڕی لە ڕێژەی بڵانس و ئەدای حزبەکان بە دیار کەوت لەسەر لە ناو پەرلەمانی عێراقدا هەر لەو کاتەدا پێشبینی ئەوە کرا کە دروستکردنی حکوومەتی داهاتووی عێراق ئەستەم دەبێت بەهۆی ئەوەی کەوە بەرزیونیزمی لە ڕێژەی کورسی کیانە سیاسەکانی عێراقدا ڕوویداوە ئەو پێشبینیانە هەمووی ڕاست دەرچوون ئێستا نامانەوێت باس لە ئەو کێشانە پێنکەوە پێشتر باسمان لەسەری کردووە ڕۆژی شەمە پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە طبعاً سێ ئەگەری سەرەکی هەیە لەو سێ ئەگەرە زیاترمان نییە یەکەمیان ئەوە یان ئەوە دەتوان با بڵێن هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی کە ئەوڕۆ ڕاگەیاندراوە لە نێوان پارتی و سەدرریەکان و سونەکان دەتوانن سەرۆک کۆمار هەڵبژێرن و حکومەت تەشکیل بکرێ ئەگەری دووەم ئەوەیە ئەگەر نەیانتوانی حکومەت تەشکیلکەن دووبارە دەرفەتێ بەلایەنە سیاسیەکان بدرێکەوە بۆ ماوەی مانگێ بۆ ماوەی دوو مانگ ڕێک بکەون لەسەر ئەو بابەتە ئەگەری سێمیش ئەوەیەکەوە حەلی پەرلەمانە بەپێی مادەی 64 دەستوری عێراق لەو سێ ئەگەرە زیاترمان نییە بەڵام ئەمن لەو قەناعەتم ئەگەر هات و حکومەتی پێتەشکیل نەکرێ بە تایبەتی تیاری سەدریکەوە تەرەفی یەکەمی ئەو هاوپەیمانەتێ ئەگەر حکومەتەکەشی پێتەشکیل نەکرێ ئەتوانێت بە پشتبەستن بە مادەی 64 حەلی پەرلەمان بکە کە حەلی پەرلەمانیش بە ئەغلەبیەی مطلقە یعنی 50 زائد یەک لەسەر داوای ثلث یەک لەسەر سێ ئەندامانی پەرلەمانە کەواتە دەبێ عێراق بگاتە قۆناغێک لەو بارودۆخە ڕزگاری بێ لە هەموو ئەگەرەکان دوای 6 مانگ لە هەڵبژاردن بوا پێدەچێت لایەنە سیاسەکانی عێراقی نەگەون بەڕێککەوتن بەهۆی ئەو بیرۆڕاجیاوازەی کەوا لەسەر سیستەمی بەڕێوەبردننی عێراقەیە پێشتر عێراق لە 2023 تاکو ئێستا لەژێر تایتڵی حکومەتی تەوافقی نیشتیمانی بووە ئەو جارە تایتەکە گۆڕاوە بۆ حکومەتی زۆرینەی نیشتیمانی ئەوە وای کردووە کەوا لە نێو ماڵی شیعە ڕای جیاوازە بێ لە ناو کوردیش ڕای جیاوازە بێ هەروەک دەزانین پارتی لەگەڵ ئەوە لاوپەیمانی ڕزگاری نیشتیمانیەتی لە ڕیزی ئیتاری تەنسیقیە ئەوە نەوەی نوێ هەندێک لایانی تریش لەگەڵ ئیمتیداد و ئەوانەی تر وا خۆیان یەخستۆ یەکگرتوتەوە کەواتە ئەو هەڵبژاردنە تەنیا سونەی لێ دەرچێت کە بە یەکگرتووی ماوەتەوە تاوەکو ئێستا جگە لە هەندێ ئەندام پەرلەمانی سربەخۆ کورد و شیعە لێکترازانێکیان هەیە و هیچ ئەمەلێکیش نییە بگەن بەڕێککەوتن. باشە دکتۆر کە ئەم لێکترازانە هەیە بە تایبەتی ئێمە گەر ماڵی کورد وەربگرین بە نمونە ینی کورد هەمیشە ئەگەر تەبابوو بێتوانێتی لە بەغدا دەستکەوتی زۆر بەدەستبێنێ بەڵام ئەمەی ئێستا کە بەم ناتەباییە و بەم ینی دووبەرەی فراوانی کە لە نێوان یەشێتی و پارتی دروست بووە بۆ ململانێت توندەشی کە هەیە لە نێوان هەردوو لایەنداوە دابەش بوون بەسەر بۆ نمونەوەکو جەناب دامەژەت پێدا بەشێکی چوارچێوەی هەمانژی و بەشێکی دیکە لەگە سەدر و سونەکان ئەمە خوێندنەوەیشی قورسمان بۆ داهاتووی کورد پێشانەدا و داهاتووی کورد بە ناڕوونی لە عێراقدا پێدوانیە ینی بخاتە گێژاوێکەوە کە ئەو سەرمان دیار نەبێ. بەداخەوە لە خولی ڕابردووی پەرلەمان سەرەتایەکی باش نەبوو بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی کەوا سەرۆک کۆماری عێراق لە دەرەوەی ماڵی کوردی دەستنیشان کرا ئەوە ئەلەو کاتەدا ئەمە مەترسیەکانمان دەستنیشان کرد گوتمان لەوانەیە لە ئایندەدا ئەو ناکۆچیانە زیاتر ببێ و پۆستەکانی تریش بگرێتەوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش بکە ئەوە بۆ ڕوویدا پارتی و یەکێتی تەحملی ئەو بەرپرسیارەتی ئەکەن دەبێت تەحملیشی بکەن کە لە کۆتاییەکەیدا هەر شتێک بە زیانی نەتەوەییمان تەواو بێت چونکە دوورمە بینە لە ئەگەری یەک نەبوونی نێو ماڵی کورد لە ساڵەکانی داهاتوو لە خولەکانی
تری داهاتوی پەرلەمان ئەو عورفەش لەدەست بدەین کەوا پۆستی سەرۆک کۆمار دەبێ بۆ کورد بێ لەوانەیە کوردێک بێنن لایەنەکانی تری عێراقی بڵێن کووردە و ئێمە کاندیدیەکەین و دەنجی پێدەین و دەریش ئەچێت و بەدەر لە نێوماڵ بەدەر لە ئیتیفاقی نێوماڵی کوردی کە ئەوە بەداخەوە پێشاتێکی خراپ بوو بەڵام ئەو عورفە شکێندرا لە نێوان پارتی و یەکێتی لە ڕێگای نێوماڵی عێراقی سەرۆک کۆمار دەستنیشان کرا جا چەند لایەن کامەلایەن تەحملی زیاتری بەبەر ئەکەوێ زیاتر لەو بابەتە بەرپرسیارەتی هەڵەگری کامەلایەنە میم ئەوەیە لە کۆی پرۆسەکەدا کورد زەرەر دەکا ئێستش کە کورد تاکو ئێستا نەگەشتە یەک لەسەر پۆستی سەرۆک کۆمار بگرە ئەوە لە دوای تەشکیلکردنی حکومەتیش کاریگەری دەبی لەسەر دروستکردنی حکومەت ئایا چەند بەشداریان پێکرێ یان بەشداریان پێ نەکرێت چونکە تایتڵی حکومەتە حکومەتی زۆرینەیە تەنیا پەیوەست نابێ ئەو کاتە بە پارتیەوە بۆ نمونە گەرتوانی بەیانی ڕۆژی شەمە با بڵێن سەرۆک کۆمار هەڵبژێدرێ و حکومەت دروست بکرێ ئەوە چێتە چوارچێوەی هاوپەیمانی ڕزگار نیشتمانیەوە ئەو کاتە لەوانەیە لایەنەکانی تری کوردی لە عێراقی هیچ پۆستێکیان نەبێ بەڵام ئەوەی کە ئێستا بەرچاو ڕوونە و شتێکی حاشا هەڵ نەگرا ئەگەر هاتوو هاوپەیمانی ڕزگاری کە ئەوڕۆ ڕاگەیاندرا ئەگەر حکومەتشی پێ تەشکیل نەکرێ بەڵام ئەتوانێ حەلی پەرلەمان بکە دەست خۆش دکتۆر ئارەزێم و خزمەت جەنابەت کاکەڕۆن سەبارەت بە و سێبژاردەی کە دکتۆر ئاماژەی پێدا و مشمان لە ڕۆقانونیەکەەوە زین ژۆمان لێ بوو ینی ئەگەر بۆنە کۆبوونەوەکە بەڕێوە نەچێت ئەوە مهلە دەدرێتە لایەنەکان بۆیە لە دەرەوەی ئەو کۆبوونەوە خۆیان ڕێکخۆنەوە یا بگەنە ڕێکەوتن ئەگەر ئەوەش نەکرا پەرلەمان هەڵەوەشێتەوە بەڵام ئەمڕۆ دادگای باڵای فدرالی دەڵێت ینی پێویستە سەرۆک کۆمار داوا لە سەرۆکوەزیران بکات بە ڕێکەوتن کە ئەوان ینی پەرلەمان حەل بکەن پەرلەمان هەر لایەنێک کە بیوێ ئەتوانێت حەلی بکات یاخود مەترسی ئەو لایەنانی چکە ئێستا ئەو ئەوانی کە کورسی زۆریان هێناوە ترسی ئەویان هەیە گەر پەرلەمان حەل بکەن لە هەڵبژاردننی داهاتوان کورسیانە لە دەست بن ئەمەیان چۆنە بێ وە لە ڕاستی ئەوسی ئەگەری کە کاک دکتۆر باسی کرد بنەبێ ئاماژەی پێدەم ئەگەر یەکەمەوەی کە نساب نەبێ ئەمە ئەگەرێکی بەهێزم نساب نابێ ڕۆژی شەمە ئەمە ئەگەر یەکەم ئەگەری دووەم ئەگەر سەدر بێئومێد بێ لەوەی کە حکومەت دروستەکە پەرلەمان هەڵوەشێنێتەوە ڕوتی سەدر ناتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە ئەم هاوپەیمانێتیش ناتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە چونکەوان پێویستیان بۆیە دیسانە 220 پەرلەمانتار بنە هۆڵی پەرلەمان دوو لەسەر سێکە بنە هۆڵی پەرلەمان لەم حاڵەتەمان 175 کورسیانەیە بێلایەنەکان کە کاندیدی سەربەخۆن و بێلایەن و ڕەنجێکی زۆریان داوە سەرفیاتێکی زۆریان کردوە تا بوون بە پەرلەمانتار خێرە بچنە ژێرباری ئەوەی کە ئەو قوربانیە نادەن چارەنووسی خۆیانین کەنیانی دەرفەتێکیان بواتۆتە پێشەوە بوون بە پەرلەمانتار ئێستا بێن لەبەر ئەجدایەکی سیاسی بڕۆنە ژێرباری ئەوەی پەرلەمان هەڵەوەشێنەوە ئەمە قورسە لە ڕاستیە ناتوان ئەوە بکەن گەر بتوان نسابی دانیشتن تاواکەن بۆ ئەڵبژاردننی سەرۆک کۆمار و بۆ کابینەکە تاوایەکەن بۆچی بۆ تاوایەکەن پەرلەمان هەڵەوەشێنەوە حاڵەتی دووەم مەسەلە دەستوریەکەیەتی بۆ عودە دەستوریەکەیەتی کە دادگای فدرالی وەکو جەنابەت باست کرد ئاماژەی پێدا مادەی 64 لە دەستورە بەڕوونی لە مادەی با بڵێن خاڵ یەک و خاڵی دوو زۆر بەڕوونی ینی ڕوونی کردوێتەوە کە ڕێوشێنی هەڵوەشاندنەوەی پەرلەمان چۆنە یەکێک لەوانە بۆ نمونە سولسی ئەندامانی پەرلەمان داوا بکەن ئێمەشە داوا ناکرین چ ئەندام پەرلەمانێک لەسەر بەسەر لای حەیەشی وا ئیمزاکە کە داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان بکە ئەگەر بەدا بەشبوونە سیاسیەکەیش بێ وەکو باسم کرد هیچ کام لە هاوپەیمانەتەکان ناتوان 220 ئیمزا کۆ بکەنەوە داوای هەڵەشاندنەوەی پەرلەمان بکەن ئەبێ ڕێی جومهور بە داوا بکە ڕێی جومهوریش لە ئەو هاوپەیمانەتی سێقۆڵی با بڵێن ئیقاز وەتەنیە داوا بکە و بێ ڕێز وزرا داوا بکە جگەلەوەی کە پەرلەمان داواکە ڕێز وزراش داواکە بەشەر بێ ئەو ڕێز وزرا بەو مەرجە لە فترەی هینا نەبێ لێ پرسنەوە نەبێت لایەن پەرلەمانەوە ڕێز وزراش ناچێت ناو مەعمەعانەوە ناوێ ئەمە بکە لەبەرەوە هەڵوەشاندنەوەی پەرلەمانش ئەگەرێکی بژاردانە دوورە بەڵ ئەگەری سێمە مێنێ کە بە دڵنیایە وەکو باسم کرد سازانی نیشتیمانیە ئەبێ کە تۆ لە هەموو دەرگاکانە دەی هەموو ڕێگەکان تاقیەکەیتەوە نەتیجەیەکی نابێ بێتەوە سەر مێزی گفتوگۆ لەبەر شیعەکان لە نەتیجە محکومن بۆی دانیشن کێشەکانی خوان عیلاجکردنەوە ماڵێک خەنەوە و کوردیش لە نەتیجە محکومە بۆی کە دانیشێ یەکێتی و پارتی کێشەکانیان چارەسەرکردنەوە نەماڵی کوردی یەک بخەنەوە چونکە بیرمانە چێ بەمەس ئیشی ئێمە ئێرە نیە ینی ئێمە 4 ساڵترمان لە بەردەمە ئیشمان زۆر ئەرکمان زۆر ئەرکمان لە کوردستان زۆرە لە ناوچەدا بڕێدراوەکان ئەرکمانەی لە عێراقش ئەرکمانەیە و هەرێمی کوردستان ئەم قوارەیە کە ئێمە چەند ڕووداوێک لە ساڵانی ڕابردوو دەری خست کە ئەم قوارەیە زۆر پارێزراو نییە هەمیشە لە مەترسیە لە دوای ڕفراندۆم لە دوای 16 ئۆکتۆبەر دەرکەوت کە قوارەیە زۆر با بڵێن پارێزراو نییە ئێستا ئێمە لەناخۆی هەرێمی کوردستان کێشەی قوڵمانەیە ئێمە پارتی کێشەی قوڵمانەیە لەسەر مەسەلەی ڕێی جومهورە لەسەر بەڕێوەبردننی
ئەم وڵاتەیە لە حکومداریە لە مەسەلە سیاسیەکانە لە عیلاقاتی خارجیە لەو جەم سەربەندیە کە لاسی ئیقلیمی دروست بووە ولا بەغدا کێشەی قوڵبانەیە ئەوەتە کە هەرێکە و کاندیدی خۆمانەیە و هەر یەکێکمان کەوتنێتە تحالفێکە وە مەترسی ئیقلیمیش لەسەر هەرێمی کوردستان نەبوو کە ڕووداوەکانی چەند هەفتەی ڕابردوو بینیمان لەبەرەوە ئینسان ئەگەر تۆزی خوێندنەوەی هەبێ ئینسانی سیاسیش نەبێ هاوڵاتێکی سادەش هەست بەوەکە هەرێمی کوردستان لەناو ئەم هەموو کێشە گەورانەی کە باسم کرد ناتوانێت پارێزراوە بێ ئەی بۆ بەرپرسە باڵەکان هەستی پێ ناگەن کاکەڕۆن ئەبێ ینی ململانە سیاسیەکە وای کردو هەستی پێ نەکرێ ئێمە نابێ قەزەی ئێمە لە پۆستەکان لە بەغا کوردکەینەوە لە ڕاستی پێشاتێکی مەترسیدارە لایەنە کوردیەکان ئێمە قەرارمان وا بوو لەبەرەوە قەزەیەکی قەومیمانەیە قەزەیەکمانەیە چەندین ساڵە لە چوارچەوەی عێراقە کێشەمانەیە ئێستا دەرفەتێکمان واتوتە پێشەوە لە دوای 2023 دەستورمانەیە خەباتی دیموکراسی و خەباتی دەستوریەکەین قەرارمان وا بوو کە تەکبیرمان وا بوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە ئێمەکو کورد چاودێری وەزعەکەی نەبین بەتەرەف لەم کێشانە ئێستا بەداخەوە کە کورد بووە بەتەرەف لەم کێشانە بەدڵنیاییەوە ئەنجامی باشی نابێ ئەوەی کە بێنێتەوە لە ڕاستی ئەوەی ئێستا وەزعی عێراق گەیشتوتە خاڵێک یعنی هەموو دەرگاکان داخراوە هەموو مبادرەکان کۆمەڵ مبادرە کرا مبادرەی لە ڕاستی هەر لە ئەلانکردنی مبادرەکە فەشەلیان هێنا مبادرەکان لەبەرەوە ئێستا باشە قسە هەیە ئەوکەی کە عاملی تر لە قسە هەیە ینی کە بەنهێنی کۆبوونەوەکانی ماڵی شیعی بە تایبەتی چوارچێوەی هەمایژی ڕۆتی سەدی بەردەوام بێ مەیان تا چەند دوایە تەمان کۆبوونەوەکان ئەوان کۆبوونەوەیان هەیە کۆبوونەوە نییە با بڵێن هاتوچووەیە گفتوگۆیە با بڵێن نێوەندگیری هەیە نێوەندگیریەکان هەنی لە کەسایەتی شیعەکانن مەسەلی ئێران لەسەر خەتە بەلای ئێرانەوە یەخستنەوەی ماڵی شیعی زۆر بابەتێکی استراتیژیە بەلای ئەوانەوە و بەهێڵی سووریە زار ئەوان زۆر لە خەمیۆن کە ماڵی شیعە ڕێکخەنەوە وا بکەن شیعە بە یەک گوردووی بێتنەوە ئەم پرۆسەیەوە بەڵام ئەوەی کە لە نەتیجە ئەمەی کە ئەمڕۆ ئیقازی وەتەنی ئەلانی کردە بە شتێکی چاوەڕوان کراو بوو ئەم هاوپەیمانەتی لە نوێی یەکەوە هەبوو لە یەکەم دانیشتی پەرلەمانی عێراقەوە هەبوو بەڵام هەبوو ئەمڕۆ بە ڕسمی ئەلانیان ناوزەدی کاندیدەکانیان کرد ناوزەدی کاندیدەکانیان کرد کە کاندیدەکانیان وە ڕیاسەی جمهوریوە بۆ ڕیاسەی حکوومەت چێ نەمانە ئەوەی کە بۆ داهاتوو گفتوگۆ بێ و با بڵێن جۆرێک لە سازانە بێ لە نێو ماڵی شیعە ڕەنگە بۆ کاندیدەکەی ڕەوتی سەدر ئاسانتر بێ سەدر ئازانتر بێ لەبەرەوە ئیتاری تەنسیقی ڤیتۆیان لەسەری نییە و بە تایبەتی نووری مالیکی و هێزە سەرەکیەکانی ناو ئیتار ڕەنگە پێیان پەسەند بێ و لە سەرەتاشەوە کە ئەلان کرا پێیان پەسەند بوو بەڵام لەسەر ئالێتی چۆنیەتی تەقدیمکردنی نەگەیشتە نەتیجە گەورەترین کوتلە یاخود سەدر ئەیویست ئەمان ئەبێت تەبەندی ڕەشەحەکەی ئەوان بکەن بەڵام ڕەشەحی ئەوانیش نییە ڕەشەحی هاوپەیمانە سیاقۆڵەکەیە ئەمانە بێ دەنگی بەنیێ بەڵام لە بەرامبەرشە بشت بوونە مەعارەزە لە بەرەوە هیچ منطقێکی سیاسی قبوڵی ناکا بۆیە ئەو مبادرەیەش سەرکەوتو نەبوو دەست خۆشکا کاروان دێمە خزمەت جەناب دکتۆر ئاراز ینی بۆ نمونە ئەوەی کە هەیە ئێستا ینی دابەژبوونەکان بە تایبەتی ئەمەگەر نێو ماڵی شیعە بە نمونە وەربگرین ینی وەکو کاکەڕوانی ژان باشەی پێدا ینی بیرمان نەچێت ینی وڵاتانی هەرێمی بە تایبەتی ئێران هەمیشە لەسەر هێڵ بووە و هەمیشە فاکتەرێک بووە هۆکارێک بووە بۆ نێوەندگیری نێوان ماڵی شیعە و هەمیشە دەیەوێت ینی ئەو لێکترازانی کە دروست بووە ئەگەر کورد دروستی کردبێ ینی ئەو لێکترازانە نەهێڵە من پرسیارەکەم ئەمەوە هابێ لە بەڕێزە دکتۆر ئاراز ینی ئەوە نێو ماڵی شیعە بە هۆکاری ئێران لە داهاتووشی نزیکە ئەگەر پێشبینی بکەین یەک بگرێتەوە زەرەری بۆ کورد چی دەبێ ئەگەر کورد هۆکارێک بووبێ لە ڕابردوو بۆ لێکترازان و زیانەکانی تا چەند بەر کورد و قەواری هەرێمی کوردستان دەکەوێت بەڕاستی خۆش بێ پێش ئەوی وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە حەزم کرد ڕاستکردنەوەیەک و ڕوونکردنەوەیەک لەسەر حەلی پەرلەمان طبعاً نیسابی 220 ئەندام پەرلەمانی تەنیا بۆ هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆمار و پۆستە سیادیەکانی تری عێراقا لە حەلی پەرلەمان ئەوڕۆ ئەنجومەنی دادوەری باڵای عێراقیش ئاماژەی بێوەدا کەوا بە پشتبەستن بە مادەی 64 مادەی 64 زۆر وازەحا دەڵێ بە ئەغلەبیە مطلقە یعنی 50 زائد یەک بەواژووی یەک لەسەر سێ ئەندامانی پەرلەمانی عێراقی کە دەکا 110 ئەندام پەرلەمان پێویستی بە نیسابی قانونی
ملیۆنی 220 ئەندام پەرلەمان نییە هەر ئەوەش پێشتر بووە جێگای دکتۆر مشتومڕی پێ دوانیە ئەوە بۆ سازدانی کۆبوونەوەکەیە بۆ سازدانی کۆبوونەوەکەیە گە داوای هەڵۆشانەوە بکەن ینی بۆ 110 ئەندام پەرلەمان بۆیان هەیە ئەو داوای بکەن بەڵام بۆ نیسابی کۆبوونەوەکە پێتوانیە ئەو دوو لەسەر سێبێ نەخێر ئەوڕۆ لە بەیاننامەکەی ئەنجومەنی باڵای فیدرالی زۆر بە وازەحی باسی کردیە بە پشت بەستن بە مادەی 64 هیچ ئاماژەی بە ئامادەبوونی 220 ئەندام پەرلەمان نەکردیە ویستم پێشەوەی ئەوە بڵێم ئەو مشتومڕە پێشتر دروست بوو لە نێوان دکتۆر تارق حرب و دکتۆر ساڵح عەبادی یاساناسانی عێراقی لەسەر ئەو مادەیە لە کۆتاییەکەدا گەیشتنە ئەوەی ئەگەر هاتوو بربەستی 220 ئەندام پەرلەمانی بۆ هەڵوەشانەوەیان بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانیشدا بندرێت کەواتە عێراق دەکەوێتە نێوجەرگێکی سەقبەست و بە هیچ حاڵەتێک ناتوانێت چارەسەری کێشەکانی بکە بۆیە یاساناسانی عێراقی بە تایبەتی ئەوەی کە من لە بەغدا زۆر جا لەسەر ئەو بابەتانە لەگەڵیان دادەنیشم مادەی 64 جودا کردوتەوە لەگەڵ ئەو نیسابە قانونی کەوا 220 ئەندام پەرلەمانە ئاماژەی پێکراوە مادەکەش زۆر وازەحە ئەڵێ داواکاری 110 ئەندام پەرلەمان یعنی یەک لەسەر سێ بعربية كيد عليه يحل مجلس النواب بأغلبية مطلقة بناء على طلب من ثلث أعضائه خلص هي تفسير يشتريناه تفسير كذا بيبقى تفسير زيق تولي شي بدي ونابي ربطي كي لقل هالبجارني بوصة سيادة كانت تبقى هابوني 220 أندام برلمان أجر هاتوا أوش تطبيق بكري 220 أندام برلمان كوب بيتو بو حلي برلماني العراق أجا أو نبي وحلنا به كواتا باردوخي العراق بدو 6 صار تريش حلنا به بو يدبي ريتسكي يا ساي بدو زرتوا أو روش دادجاي أنجمني دادوري بالاي عراقي توبكي فردا وگۆڕە پاری پەرلەمان بە پشتبەستن بە مادەی 64 بەڵام ینی تۆش هاوڕانی دکتۆر لەگەڵ کاروان و لەگەڵ زۆرێک لە چاودێرانی دیکە کە دەڵێن ینی پەرلەمان و زۆرێک لە پەرلەمانتاران قەت زاتیەوە ناکەن بچنە پرۆسەیەکەوە کە دەنگ بدەن بەوەی کە خۆیان لە ئەندام پەرلەمانێتی دوورخەنەوە هەڵبۆشێنەوە چکە چێ گەرنتیەوەکە کە لە داهاتووە ئەمە بێتەوە بە ئەندام پەرلەمان و دەنگی پێویست بێنێتەوە ئەوە هیچ گومانی تێدا نیە ئەمن پێشتریش ئاماژەم پێکردی ئەگەر هەڵبژاردن لە عێراق بکرێتەوە هیچ پارت و لایەنێکی سیاسی عێراقی و کوردستانیش زەحمەتە دەنگەکانی پێشی خۆیان بەدەست بێنەوە لەوانەیە کاریگەری لەسەریان هەبێ بەڵام ئەوە من دەڵێم وەکو کارتێکی فشاری کۆتاییە لەوانەیە ئەگەر لە پەیامەکەی سەدر دەبێت زۆر باش تێبگەین پشت پەیامەکەی موقتەدا سەدر دەبێت بخوێنینەوە موقتەدا سەدر گوتی ئەگەر ئەمن لە ڕۆژی شەمە سەرکەوتن بەدەست نەهێنا ئەوە فەشەلی خۆم ڕادەگەینم فەشەلی خۆی کو ڕادەگەین یعنی بەوەی فەرموو ئیتاری تەنسیقی وەرن ئەنگۆ حکومەت تشکیل کەن طبعا وانابیت طبعا بە حەلی پەرلەمان دەکات لەو کاتەشدا دەبێت سەرۆکی کۆمار لە ماوەی 6 ڕۆژدا داوا بکە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە کە ئەوەش هیچ گومانی تێدا نییە بە پارتی و بێچێتی و بە تەواوی فراکسیۆنەکانی تری عێراقی و کوردستانی تێدا زەرمەند دەبن هەر وەک چۆن بینیمان لە هەڵبژاردنی پێش و 156 بەشداری دەنگدانی نەکرد و 115 شەت بیکرد 129 خەڵکی عێراق بە هەمووی دەنجی داوە لەوانەیە ئەو جارە ڕێژەکە زۆر زیاتر بێت لە ئەگەری چ بەشداری نەکردن یاخود چ شەتە بکردن لایەنەکانیش ناگەنەوە ئەو کورسیانی کەوا پێشتر بەدەستیان هێناوە هیچ گومانی تێدا نیە دەربارەی پرسیاری دووەمتان بە تەکید ئێران ڕۆڵێکی سەرەکی هەیە لە داڕشتنی سیاسەتی ناوەخۆی عێراقی هیچ گومانی تێدا نییە دائیمان ئەوەی کە بە تایبەتی پۆستی سەرۆکی حکوومەت وەردەگرێت دەبێ ئۆکەی وڵاتی ئێرانی هەبێ و تا ڕادەیەکیش ئەمریکا لەسەری ڕەزامەند بێت دائیمەن تەماشا دەکەن ئەوانەی کە دەبن بە سەرۆک کۆماری سەرۆکی حکوومەتی ئەمریکاش سەرۆک وەزیرانی عێراق ئەمریکاش بە بەیاننامەیەک پێشگیری دەکات و حکوومەتی ئێرانیش پێشگیری دەکات چونکە بێت و ئەو بڵانسە ڕانەگیرێت هەروەک چۆن پێشتر ئیستیقالە بە عادل عەبدولمەهدی کرا ئیستیقالەی پێکرێ بۆیە ئەبێ سەرۆکی حکوومەتی داهاتووی عێراق ڕەزامەندی ئەمریکا و ڕەزامەندی ئێرانیشی لەسەر بێ ئەگەر هاتوو يعني ل 100% نبي بلام أقر بيتو تمشاي كين محمد جعفر صدر يعني إيران معارضينية وأمريكاش معارضينية وبريطانياش معارضينية كوا لبش بردوا ياري زاني شي باشا لباردوخي سياسينا وعراق ده هرتسي أوي كلا إيطالي تنسيقية تاخو يستا كانديدي بوستي سروك وزيراني عن ديارنيا تانيا كانديدي سروك كومار ديارك أويش برز دكتور برهم صالحة أو أنا قرفتن يز قماني تدانيا إيران رولي هي لا تعالى سركردني كشكاني عراق بلام لكوتايا كيدا بيعني أجر صدريا كان اشتوانيان حكومة دروز بكن إيران هرد معاملة لقل حكومة داتو العراق بكا ناكري يعني بأصاني دس برداري العراق بيتو بكشيته ولو همو بحسابي خويا كوا زور ما دوبونا لبدا سيناني أو بروسي كوا العراق داهية والله مخص زور جار يعني اما جومان لي بيل بروسي سياسية ولا گفتگوی زورێک لە نێوان لایەن و لە نێوان وڵاتانە ئەڵێ
زۆر جار لێەوەی کە گەر پێم چاک نەکرێ پێم تێگەدرێ خۆ زۆر جاریانی وڵاتان هەمیشە نیاز و مەبەستیانەوە بۆ کە لە عراقدا ئەوەی هەیە لە ڕابردوو تێشی بدەن یانی بەڕاستی دکتۆر ئاراس خۆی ئەمە گرفتە گەورەکەیە. بەڵێ بەڵێ بە تاکید دروستە بەڵام لە سیاستدا نەدۆستی تاسەر هەیە و نەدوژمنی تاسەر هەیە من لەو تەسەوڕەدام ئەگەر بەیانی سەدرەکانش بتوانن حکومت پێک بێنن مبارەکەی ئێرانی تێدا دەبێت و پیرۆزباییشی لێ دەکا بۆیە تێکداری بارودۆخی عێراق لە بەرژەوەندی ئابووری و سیاسی ئێران نییە ئێران ئەگەر ئەو ئەنجام ئەو ڕێگا بگرێتە بەر پێشەوەی عێراق زەرمەند بێ خودی ئێران زەرمەند دەبێ لەوانەیە ئەگەر بارودۆخی عێراق تێک بچێت هاوپەیمانی نێو دەوڵەتی بە تایبەتی خودی ئەمریکا دووبارە بێتەوە گۆڕۆپانەکە بە بەستی ڕاستکردنەوەی عقاری سیاسی عێراق تداخل بکاتەوە کەوەش لە بەرژەوەندی ئێرانیە جا بۆیە ئەگەر حکومەتی داهاتووی عێراقیش تەشکیل بێ لە سەدرریەکان ئەمن هیچ گومانی هیچ لەوەی دانیمە لەوانەیە ئێران پێش زۆر دەوڵەت پیرۆزبایی لێ بکە. دەست خۆش دکتۆر ئاراس دێمە خزمەت جەنابەت کاکارۆن ینی بە تایبەتی ئەمە ینی وەزع و گوزەرانی عراق و عراقیەکانە و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانە بەڕاستیانی تا ئێستا ئەوەی کە هەیە هەمووی گەیشتونەتەوە خاڵی ینی سەرەتا منەوێت سەبارەت بە کورد بە تایبەتی نێوانی یەشێتی و پارتی تا ئێستا هیچ تروسکایی یەکماوە بووی کە لە دەرگای یەکتری بەنەم دوو لایەنەوە گفتوگۆ بکەن چکار دووچان ڕایگەن ئەڵێ ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ و ئامادەی بۆ دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ بۆ یەکلایکردنەوەی کێشەکانمان کەسیشیان لە دەرگای یەک نایە. بەڵێ من تەوەقعەکەم دوایەوەی کە ئەمڕۆ بەڕسمی بڵێن ئەوان پارتی هاوپەیمانەتەکەی خۆی ئەعلان کرد و دوایەوەی کە ململانیەکان تون بۆتەوە لەسەر دانیشتنی ڕۆژی شەمە ئەمە تا ڕۆژی شەمە هیچ هەم وەکو کات وەکو ماوە زەمەنیەکەی و هەم وەکو هەلومەرجە سیاسیەکە دەرفەتی ئەو تۆ نییە کە یەکێتی پارتی کۆبنەوە کەن و بگەنە نەتیجە بۆ دوای ئەمە هەلومەرجەکان چۆنە بێ دوای شەمە هاوکێشە سیاسەکان لە عێراق هاوکێشە ئەمنیەکان لە عێراق چی لێ دێ ئەمە قسەیەکی ترە بەڵام ئێمە بەشێکی با بڵێن پۆستی ڕێیس جومهور و ئەمەی کە هەیە بەشێکە لەو پاکێژە عامەی کە لە عێراقی لەو کێشەی کە دروست بووە کە مثلەن 2010 ماتەوە سەرەوەی کە یەکێتی پارتی با بڵێن ڕێک نەکەون لەسەر مەسلەی ڕێیس جومهور و دوو کاندیدی جیاوازەوە ڕۆیشتنە انتیخاباتەوە بەڵام ئێستا ئێمە با بڵێن بەشێکی لە پاکێجەکە لە کێشەکە کێشەی ڕێیس وزرا هەیە کێشەی نێوماڵی شیعەکان هەیە و ئەم کێشەیەش هەیە ئەمێنێتەوە سەرەوەی ئایا دوای ئەمە دوای ڕۆژی شەمە کە دانیشتەکان نەکرا هەلومەرجەکان بەرەوکوێ ئەچێ و چی لێ دێ و بیرمانە چێ ئێمە وەزعی عێراق بە جۆرێک کە تەحملی ئەوە ناکات دیسانەوە عێراق وڵاتێکی نییە بڵێ پێرفێکتە و دیموکراسیە و خۆی نییە لەماوەی 6 ڕۆژە انتخاباتی تازە ئەکەین و هاوکێشەکانە گۆڕێەوەوانە لەبەرەوە زۆر قرسە بە تایبەتی ئەم جارە ئەم کێشانەی کە لە دوای ئەم هەڵبژاردننی خولی پێنجەمەوە دروست بووە کە گەیشت بە بەست ململانەکان تون بۆتەوە شیعە بۆتە دوو تەرەفەوە کورد پەرتەوازە بۆ بۆتە دوو تەرەفەوە بەم جەوە بچی ناو انتخاباتی تازەوە وەزعی عێراق ئەترازیەوە کێشەکان قوڵترە بێتەوە لەبەرەوە ئێستا وردە ڕەنگە ئەو توندیەی لە هاوکێشە سیاسیەکانی ئەو گرژە سیاسی کە دروست بووە ئەگەر پەل بکێشێ بۆ ئەوەی با بڵێن گرژی ئەمنی بە دوای خۆیان بێنی و بە تایبەتی وەگەزانین ئێمە پێشتر وتمانە ململانەی نێوان شیعەکان مەترسیدارە چونکە پێکهاتێکی سەرەکین چونکە جومگە سەرەکیەکانی عێراقیان بەدەسە حەشدی شعبیان هێزی کەتیبەی چەکداریانەیە فەساڵی چەکداریانەیە زۆر خەتەرە کە ئەوان کێشەکانیان قوڵ بێتەوە کە ئەوان پێکهاتەی سەرەکی عێراقن کێشەکانیان قوڵ بێتەوە ناتوانین بەم شێوەیە کێشەکانی تر چارەسەرکەین ئێمە بەڕشمانەوە بوو یەکەم دانیشتنی پەرلەمان کە نەچینە دانیشتنەوە پێمان وا بوو کە نابینە بەشێک لە قوڵکردنەوەی کێشەی ناوماڵی شیعەکان چونکە کێشەی شیعەکان وەکو کێشەی نێوماڵی کورد نییە وەکو کێشەی نێوماڵی سونەکان نییە سونەکان چەند دەورە انتخابات پەرتەوازە بوون هەر یەکێک با بڵێن سەر بەجەمسەرێک بوو سەرکردیان نەبوو مەرجەیان نەبوو و کێشەی شیعەت با بڵێن کێشەی گەوریان لە عێراق دروست نەکرد بەڵام ئەگەر شیعەکان پەرتەوازە بنە چەند بەشێکەوە کێشەکانی عێراق لە ڕاستیە قوڵترەکەنەوە لەبەرەوە ڕۆژی شەمە من وایە بین کە با بڵێن دەرەچەیەک دروست نابێ بۆ چارەسەرکردنی کێشەکان چونکە ئەوەی هەیە هەردوو جەمسەرەکە بەو ئاراستەیە ململانەکان تونەکەنەوە کە ئیرادەی خۆیان بسەپێنن یەکی ئەوەیە جەلسەکە بکرێکەوە نەکرێت لەبەرەوە بە ئاراستای ئەوە نییە ئێمە بگەین بە چارەسەر نێوانی ئەو ینی جەلسەکە بکرێت یان نەکرێت
مەترسێکە ئا لەو نێوانەیە چیە ینی چی ئەتەقێتەوە مەترسیەکە ئەوەی کە ئەمڕۆ هەبوو کە چۆ بەڕاستی هەردوو لە هەڕەشاکەن جلسەکە بکرێت ئەمانە لێمە هەڕەشاکەین نەکرێت ئەوان بە هەمان شێوە هەڕەشاکە هەردوو لە هەڕەشەکە کە شتێکی مەسیریە بەس کێشەکە وەکو باسم کرد پەیوەندی بەوە نییە کە وەکو کورد دوو هێزی سەرەکی وەکو یەکێتی و پارتێشنەتی خاباتەوەیکیان دەرەشنێکیان دەرناچن بۆعدە گەوراکەی ماڵی شیعە زیاتر پەرتە بێ و مەسەلەی ڕێز وزرایە ینی ئەگەر شەمە گریمان ینی لەو فەرەزنا شەمە دانیشتن کرا و ڕێی جمهور هەڵبژێدرا ڕێی جمهور ئەبێ یەکسەر کاندیدی کوتلەکەی با بڵێن هاوپەیمانەتی خۆی ئەلانەکە ناوزە دەکا بۆ ئەوەی کە حکومەت تشکیلکە کێشەکان لەمەوە سەر هەڵەدا کێشەکەەوە نیمە پێمان وابێ وڵاوەیە یەکێتی کاندێکی دەرەچی یاخود پارتی بۆعدە گەوراکەی ببینین بۆعدە گەوراکەی ئەوەیە کە هاوکێشەکە با بڵێن پەلە کێشێ بۆ هەنێ هەژبوونی ئیقلیمی و نێودەوڵەتی ئەوانە بێ ئەوە بخوێنینەوە ئێستا ڕەنگە تا ڕۆژی شەمە هەنێ گرژی لێرە و لەوێ لە عێراقا دروست بێ لە هەنێ شوێن فلان کەتی بە هێزی چەکدار بجوڵێنێ لە فلان شوێن هێز بڵاوی پێ بکرێ هەموو مانۆڕێکە کرێ هەموو مانۆڕێکی سیاسی و لە ڕاستی ئەمنی ئەکرێ هەم لە داخلی عێراق و هەم ڕەنگە لە ئاستی با بڵێن ئەو وڵاتانشی کە هەژمونیان بەسەر عێراقەوە هەیە هەموو مانۆڕەکە چاوەڕان کراوە بەڵام ئەوەی کە زۆر چاوەڕان کراوە ئەگەرێکی بەهێزەوەی کە ڕۆژی شەمە نساب تاوا نابێ و دانیشتەکە ناکرێ نساب تاوا نابێ باش دەست خۆشکا کارە دکتۆر ئاراس ینی گرنگە کە دەرچەیەک بدۆزرێتەوە بۆ سەررجەم ئەو قەیرانانی کێسە عراق و عراقیەکان پێوێ ناڵێنن و ئەین تا ڕادەیەک چەقبەستویشی زۆر هەیە لە عراق کە ئەوە تا بە ئێران و بە زۆرێک لە وڵاتانی دیکەش کە لەسەر هێڵن نەیانتوانیوە ئەو بەستەڵەکەی کە لە نێوان لایەنەکان دروست بووە بتوێتەوە. پێشتر تۆ باسی هاوپەیمانانت کردووە هەمووشمانە زین ئەمریکا ینی ڕۆڵی گرنگی هەیە و بە تایبەتیش بەریتانیا لە پشت پەردەوە وەکو بەڕێزەدوتێ ئەوانە ڕۆڵی زۆر گەوریان هەیە لە پرۆسی سیاسی عراق لە دانانی ئەو کەسایەتیانی کە دەبنە سەرکردە و دەبنە سەرۆگۆزیران و سەرۆکۆمار لە عراقدا. ڕۆڵی ئەمریکا مەبەسە ئەمریکا زۆر بێدەنگە لە بابەتەیە ینی ئەتوانین بڵین ئەمریکا چی پێکرێت ئەگەر بکەوێتە جوڵە لە دوای ئەوەی گەر کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەرانی ساڵ تاو نەبوو. طبعا ئەمریکا وڵاتانی ئەقلیمی وڵاتانی تریش بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناتوانن کاریگەریەکانی خۆیان دەربخەن لەسەر پرۆسی سیاسی عێراق و نێوماڵی خاچی عێراق لەبەر ئەوەی کەوا عێراق وڵاتێکە وڵاتێکی سەربەخۆی لە نەتەوەگرتوەکان چ چوارچێوەی ئینتیهاکی سیادی دەوڵەتی عێراقی بەڵام لە پشت پەردەوە کاریان کردووە زۆربەی زۆری وڵاتانی تر با بڵێن وڵاتە جلهێزەکان لەگەڵ بوونی حکومەتێکی زۆرینەنە حکومەتی زۆرینە بۆی تاقی بکرێتەوە ئەوەی کە ئەمن گوێم لێ بووە بەریتانیاش ڕەزامەندی هەبووە لەسەر محەممەد جعفەر سەدر و ئەمریکاش داری نییە لەسەر محەممەد جعفەر سەدر جگەلەوەی کە وڵاتانی خەلیجی و تورکیاش ئەوەی کەوا کێشە سەرێکیەکەی لێرانەداکەوە نێوماڵی شیعە یەک نییە ئەوە لەسەر ئەو محاسەساتە سیاسێکەوە دروست بۆ لە نێوماڵی شیعە ئەو پۆست و پۆست دابشکردن و کڕینی پۆستە کە ئێستا هەوا هەیە لە عێراق گومانی تێدا نییە نابێ ڕۆڵی لایەنەکانی تری عێراقی ئیهمال بکرێ من زۆر جار ئاماژەم بەوە داوە حکومەتێک گەگەر حەشدی شعبی تێدا نەبێ زۆر بەڕاشکاوی لەوانەیە تەمەنی زۆر درێژ نەبێت چونکە حەشد دەتوانێ کێشە بۆ حکومەتی ئێرەداهات و عێراقی دروست کە ئەگەر بێت و لە ناو حکومەتدا نەبێ بۆ نمونە بەتایبەتی هادی عامری جا بۆیە پێویستە من تەسەور ئەەکەم لە ئەگەری دەستنیشانکردنی سەرۆک کۆمار و سەرۆک حکومەت ئەگەر توانیان لە ڕۆژی شەممە نیسابەکە تەواو بکەن ئەو کاتە ئێران یاخود وڵاتانی تر ڕۆڵی ئەوە ئەجێرن هەرچنە بێ لایەنەکانی تری وەکو حەشدی شعبی لە حکومەتدا بەشدار بن ئەوەی ئەمن زانیاریم هەبوو بێت هادی عامری ئەوەندەی تاکید لەسەر وەرگرتنی وەزارەتی ناوەخۆی عێراق ئەکاتەوە لە حکومەتی داهات و عێراق ئەوەندەی شتەکانی تری بەلاوە گرنگ نییە دانەوێ پۆستی وەزارەتی داخلی عێراقی و سلچی ئەمنی عێراقی لەدەست ئەواندا بێ چونکە لەوانەیە کۆمەڵێشتی شاراوە لە ناوەزارەتی داخلی و لە ناوەزارەتی بەرگری عێراقی و دەستگا مخابەراتەکانی عێراق بن ئەوانە ئانەوێ ئەوانە وەکو باش پەردە پۆش دە بەدەستی خۆیان مێنێتەوە هەروەک چۆن پێشتر لە بەدەستی خۆیان بووە من تەسەورم هەیە ئەگەر
حکومت تشکیل کرا ڕۆژی شەمە بەشێک لە ئیتاری تەنسیقی دەخستێنرێتە ناو حکومەتەوە لەسەر ڕاستپاردەی ئێران ئەگەر ئەوە بە حکمەوەی ئەگەر تواندرا یعنی نیسابەکە تەواو بکرێ ئەگەر نەیانتوانی ئەوە ئەگەرەکانی تر بەردەستە دەبێت ڕێک بکەونەوە لەسەر شتەکان چونکە ڕۆژی شەمەیەک لاکەرەوە دەبێت هەم قووەتی تیاری سەدری و هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی بە دیارەکەوێت چکە بیرمان نەچێ مەچل ئەندامی سەر بەخۆمان هەیە بیریشمان نەچێ دەنگ کراوە یەک دەنگێکی ئەندام پەرلەمانە تا 5 میلیۆن دلار ڕۆیشتووە ئەو مامەڵەیە هەیە هەندێک لایەنە سیاسەکانی سەر بە هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی ئەڵەن ئێمە مفاجعە دروست دەکەین ڕۆژی شەمە ئەو مفاجعەیە چیە و چنیە ئەوە بە دیار ئەکەوێت لە ڕۆژی شەمە ئیتاری تەنسیقیش بە هەموو قووەتی تاوەکو ئێستاش شەوانەش خەویان ئیش لەسەر ئەوواکەن کەوا زۆر بە زۆری ئەندامە سربەخۆکان ڕازی بکەن چونکە ترسیان هەیە و ئەندامە سربەخۆیانەی کەوا لە هەڵبژاردنەکانی تشرین پەیدا بوون و دەرچوون لە ئینتیخابات ئەوانە دژی حکوومەتی تەوافقی نیشتیمانی بوون یەکەم شعاریان ئەوە بوو کە دەبێت حکوومەتی زۆری نەپێک بهێنرێ جا بۆیە ترسێ هەیە لە بارودۆخەکە دەنگکڕین هەیە لەژێر ینی گوشاری یاخود لەژێر بۆ نمونە بخرێنە ژێرباری ئەوەی کە قازانجێکی مادی بکەن بچەن نێو کۆبوونەوەکەن جومێنە بەڵام لە بەرامبەردا ئەبینی دیانی هەمیشە لە عێراقدا لایەنی چەک هەڕەشەیە بۆ بەرامبەرانی کە دەیانوێت دۆخی بەرامبەرەکەیان تێک بدەن چکە بەڕاستی هەڕەشەش کراوە لە زۆرێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە تایبەتی سربەخۆکان کە نەچە ژێرباری هیچ هاوپەیمانێتێکەوە بۆ تەکمیلەکردنی ئەو نیسابە قانونی کە پێویستە بۆ کۆبوونەوەکی ڕۆژی شەمە ئەنجومەنی نوێنەران بەڵێ بوونی هەیە بەڵێ تهدیدکردن بوونی هەیە و ئاراستەکردنی نامەی بەسەڕێحی بوونی هەیە و لە ڕاگەاندنەکان بە علەنی لە ڕێگای ڕاگەاندنەکەەوە تهدیدکردن هەیە ئەوانە بە تایبەتی زۆر باش هەستی پێدەکرێت لە باشووری عێراق ئەوانە بوونی هەیە بەڵام تا چەند دەستنە ژێر ئەو بارەوە ئەوە ڕۆژی شەمە ئەو شتانەمان بۆ بە دیار دەکەوێت و ئاقاری سیاسیش تا ڕادەیەک بۆ خەڵکی عێراقیش بە دیار دەکەوێت چ بە دروستکردنی حکومەت و تشکیلکردنی حکومەت و هەڵبژاردننی سەر و کۆمار چ بە فەشەل پێهێنان و نەتوانن نیسابەکە تەواو بکەن لە ناو پەرلەماندا هەرچەندە پارتی تۆمەتبار بکرێ بە نێو بە شێواندنی یاخود بە ئەلێکترازانی نێوماڵی شیعە لەلایەن سەدرەکانی شەوەیەکێتی بە هەمان شێوە تاوانبار دەکرێت من لەگەڵ هەندێک لە سیاسیەکان ئیوان لە ڕێگای تەلەفۆن قسەم کردووە ئەوان دەڵێ یەکێتیش بۆتە تەرەفێک چۆتە پاڵ ئیتاری تەنسیقی دژی گەورەترین کوتلەی شیعی لە عێراق لێ ناگەڕێ حکومەت پێک بێنێکەواتە یەکێتی و پارتی بەبێ ئەوە قسەی من لەسەر کۆمنتێکی کاروانە کێچێتی نەبووتە بەشێک لە ئەو کێشەیە کە لە نێوماڵی شیعە هەیە ڕاستە بە نظری ئیتاری تەنسیقی یەکێتی کێشە نییە پارتی کێشەیە بە نظری تیاری سەدریش پارتی کێشە نیە یەکێتی کێشەیە کەواتە هەردوو حزب ڕۆلیان هەیە لەو کێشەیە کەوا ئێستا دروست بووە کەچی لە ئەساسیشدا نە پارتی کێشەیە نەیەکێتی کێشەیە ئەوە کێشەی خودی نێوماڵی شیعەیە لەسەر پۆست کەواتە تۆش هاوڕێ لەگەڵ کاروان کە ینی کێشە گەورەکە نێوماڵی شیعەیە دکتۆر بەڵێ بە تاکید نێوماڵی شیعەیە لە بەرچی ئەو کاتێکەوە قانی هاتە کوردستان پەیامێکی لە ڕێگای پارتیەوە نرد بۆ سەدر ئەو کاتە خۆ پارتی بە سەدرریەکانی گوێ ئەمە لاریمان نییە و پەیامی پارتیش وا بکە لاری نییە لە بەشداری پێکردنی جەماعەتی ئیتاری تەنسیقی ئەوە خودی سەدرەکەوا ڤیتۆی هەیە لەسەر خودی مالکی و خودی عەسائیبی ئەهلی حەق دەناخۆ سەدرش ڤیتۆی لەسەر با بڵێن هادی عامری و بەشێک لە ئیتاری تەنسیقی نییە ئەوە کێشەیەکە کێشەیەکی خوێنداری نێوان دوو کەسایەتی سیاسی عێراقیە ناوێ نوری مالکی و ئەسایبی علی حەق بێنە ناو حکومەتی داتووە کێشەکە ئەوەندەی کە خوێنداریە و شخصیە ئەوەندە سیاسی نییە زۆر باشە دەست خۆش دکتۆر ئاراس هیچ کۆمنتێکە بوو لەسەر قسەکانی دکتۆر سەبارەت بۆ یەکێتی بۆتە بەشێک لەم کێشانە لە ڕاستی یەکێتی نەبووە بەشێک لە دروستکردنی کێشەکە چونکە کێشەکە لە نوۆی یەکەوە دروست بوو کە لەکەم دانیشتە ئێمە پێمان وا بوو نەچینە دانیشتنەکەەوە نەک لەبەرەوەی لەبەر خاتری دڵی ئەم لایەن بۆ ڕازیکردنی دڵی ئەو لایەن نەکەیتر ئێمە پێمان وا بوو وەکو کورد دوور بگرین لەم کێشانە لەگە پارتیژەم قسەتان کردبوو بەڵێ لەبەر وەفدی هاوبەشمان نەبوو وەفدی هاوبەشمان نەبوو لە ئێمە کاک عیماد ئەحمەد لە بەرایانی پارتیش کاک وشیار جێباری بوو هەتا ڕۆژێ پێش دانرتا هەشتی یەک ئێمە کۆبوونەوەی هاوبەشمان نەبووە لەگەڵ لایەنە عێراقیەکان بەڵام ئایا لە دوای ئەوەی کە کێشەکە دروستە بێەوە دوای ئەوەی کە تۆ بەرەیەک خۆی عەلانەکەوە ڕکابەرەکەی تۆ لەو بەرەیە
خۆ تۆ هین ناکە یعنی دانانشیت لە نەتیجەتەوە سیاسەتەکەی وە بە دوای ئەوە گەڕێکە ئیش بکەی بۆی کاندەکەی خۆت سەرکەوێت ئەمە حاڵەتێکی تر زۆر باس لە سربەخۆکانە کریە. ئێمە بیرمانەچی هەموو سربەخۆکان سربەخۆنی باش بزانین. ئەم قانونی انتخاباتی ئەم جارە لەبەرەوە تەرشیح فەردی بوو، ینی دەرگاکەی کردەوە بۆی کە کاندیدە سربەخۆکان لەبەرەوە هەڵبژاردنەکە فەردیە بتوانن خۆیان هەڵبژێرنەوە. بەشێک لەو کاندیدانە من ناڵێم ڕێزمە ینی بۆشی زۆریان بەشەکان سەپۆرت کراون لەلایەن حیزبەکانەوە لەلایەن خەڵکانی ترەوە و ئێستێشە ئێمە باسی ئەم چلەکەین ئەگەر ئەم چلە گریمان لەو فەڕەزنا ئەم چلە هەر چلیان ڕۆژی شەمەم شتە دانیشتنەکەەوە ئەمە چل کورسیەکە لەگەڵ 73 سەدر لەگەڵ ئەوەی با بڵێن ئەو دەنگانەی کە هەیەە 175 هەیە با بڵێن ئەم پارتی سیبێکیە 174 ئەمە 105 175 لەگەڵ چلەکە کا 215 یعنی هێشتا ناکاتە 220 لەگەڵ لەسەر سربەخۆکان ڕەنگە بەشێکی پەیوەندی بە با بڵێن نهێنی پرۆسەکەەوە هەبێەوە تایبەتمەندی پرۆسەکەەوە هەبێ بەڵام من دڵنیا من لەوەی کە ئەو چل کەسە بەشی زۆریان بەشدار نابن ئەگەر بەشداریش بن ینی خوانێک لا نەکردێتەوە لە بینی هەردوو جەمسەرەکە لە نەتیجە مثلا ئیتاری تەنسیقیش تەسیراتی لەسەر سربەخۆکانە ئێمەش تەسیراتمانەیە بە هەنی حکومەوانە ئەم کڕین و پارەبەخشینەوەی هەیە کاندیدی ئێمەش دکتۆر بەرهەم علاقاتێکی با بڵێن شخصی لەگەڵ بەشێک لە سربەخۆکانە هەیە لەبەرەوەی من نابێ زۆر گرەوەکەمان لەسەر سربەخۆکان بێ و مەسەلەی کڕین و فرۆشتن لە ڕاستیە من ناڵێم ئەمە نییە هەیە بەڵام پێ دوابی هەموو سربەخۆیەک ئامادە بێ بۆ ئەوەی کەرامەتی سیاسی خۆی و متمانەی خەڵکەکەی بفرۆشێ لە ڕاستی ئەمە دوورە مەبلەخەکە زۆرەکە یاڵان 5 میلیۆن دلار ینی زۆر کڕینەوەی دەنگێ بەڕاستیکە ئەگەر مەسەلە بێ بە کڕینەوە خۆ مەسەر لایەنێک پارەدا بۆ کڕینەوە خۆلایەنەکەی تریش دانانیشێت با بڵێن ئەوش پارە لوقڵ بەخشێتەوەش پارۆ بەخشێتەوە لەبەرەوە بەمە حل نابێ ئەگە ینی گریمانەکەمان وابێ بەو دەنگە کۆنکریتیانەی کە باسێکین کە ئەم سێ قۆڵی هەیەە 175 کورسێکە لەگەڵ چلەکە 215کە و من دڵنیام کە نازانم بۆ هەندێک لایەنی ناو ئەم هاوپەیمانەتی هەیشیانە ینی ڕەنگە هەفتا کورسەکەیان کۆنکریتی نەبێ خەڵک ڕێی جیاوازیان نەبێ مەسەن ئیتلافی بەڵام سونەکان عەزم جەمعەتی خەمیس خنجەر بوونەتە دوو بەشەوە دوێنێ موسەنا سامەڕایی محمود مەشهەدانی و هەندێکی تریان ئەلانیان کرد کە ئەوان بەشداری دانیشتنەکە ناکەن لەبەرەوە چۆن لە یەکی دەیتەوە ژمارەکانە هێنی ژمارەکانە بە نیسابی ڕۆژی شەمە تاو نابێ و باشترین چارەسەر و باشترین ڕێگە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە بۆ شیعەوەیە کێشەکانی خۆیان چارەسەرکەن و بۆ کوردیش ئەوەیە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانی خۆی چارەسەر بکە و ئێمە بیریشمانە چیە درێژە کێشانی پێکێنانی حکومەت و هەڵبژاردننی سەر و کۆمار بەم شێوەی لە عێراق شتێکی زۆر سیر نییە ینی شتێکی زۆر سیر نییە لە خولەکانی ڕابردوو ئێمە تقریبان 3 مانگ شتێکە دواکەوتو لە خولەکانی ڕابردوو لەمە زیاتری کێشاوە دۆخی عێراق بەم شێوەیە و پێکاتەی نەتەوەیی و پێکاتەی مەزهبی و سیاسی عێراق بەم جۆرەیە و ئێمە ئایا حکومەتێک بە پەلەپەل تەشکیلکەین و پرۆسەکە بە پەلەپەل لە کۆڵەوە بکەینەوە تێپەڕێنین و دوایی لەو سەرۆ مانگی با بڵێ 6 مانگ نەبە ساڵێک نەبە عێراق بچێت ناو گێژاوی کێشەیەکی قوڵترەوە ئەمە لە ڕاستیە کێشەیە و مەسەلەی حلکردنی پەرلەمان مەسەلەن ئەم جۆرەك لە ترساندنە بەتابەتی بۆ سەربەخۆکان کە ڕەوتی سەدر بانگەشەی بۆ کاکە پەرلەمان هەڵەوە شێنەبووە ئێمانە بکەون لەژێر جۆرێک لە ترسەوە بێن ئەوێ وا ئێستا مەسەن سونەکان بەتایبەتی حسەی خۆیان بردووە لە سەرۆکی پەرلەمان حسەی خۆیان و بردویانە و لە هیچ انتخاباتێکە سونەکان بەم جۆرەیە بەم نەتیجەیە نهاتنەتە دەرەوە و سونەکانش لە ڕاستی ناشنە ژێربارەوەی کە ئەم دۆخە بشوێنن و سەماحەتی سەدریش براوەی سەرەکی لەم هەڵبژاردنە سەماحەتی سەدرە کە 74 کورسی هێناوە ئیتاری تەنسیقی دووەونەی ڕەوتی سەدر دەنگیان هێناوەکو دەنگ بەڵام کورسی کەمتریان هێناوە لەبەرەوە سەدریش ناچێتە ژێرباری ئەوەی کە ئەم دۆخە تێک بدا لە نەتیجە ئایا چۆن گفتوگو ئەکەن چۆن ڕێکەکەم لە دوای شەمەوە بکە دۆخێکی تازە دروسە بێ بەڵام بۆی کە کاک دکتۆر باسی کرد بەشێک لە ئەگەر بەشێک لە ئیتار بچوانە ناو حکومەتەکەەوە بە تایبەتی هادی عامری و فالح فەیاز و حەکیم وانە زوو کێشەکە حەلە بوو بەڵام
ئیتار زۆر پێشتر مەسەن ڕایان گەیاندوە کەوان وەکو یەکەچن نەچن هەمویان ناشن بچن هەمویان نچن بە تایبەتی مالیکی و دەولەی قانون ئەوان با بڵێن زۆرترین کورسیانەیە لە ناو هاوپەیمانێتێکەوە بەشێکیشی لە ڕاستی پەیوەندی بە هاوکێشەیەکی ئەقلیمیوە هەیە و تەسیراتی ترەوە هەیەکەوان قرار بدەن بچن یاخود نەچن. دەست خۆشکا کاروان سپاس دەکەم دکتۆر ئاراس دوا پەیامی خۆت لە ماوەیە خولە کابگەنی و سپاس دەکەم. دەستت خۆش بێ زۆر سپاسان دەکەم وەڵام من هیوادار بووم کورد بێ گرتووی لە بەغدا ببینم یەک کاندیدمان هەبایە بەداخەوەکەوە هیوادار بووین بەڵام هیوای دنیا نییە نەهاتەدی بەڵام ئەوش کۆتایی دنیا نیە لە خولی ڕابردووی پێشووی پەرلەمان سەرۆکی کۆمار لە نێو ماڵی کووردا دەستنیشان نەکراو دە ڕێگای پەرلەمانی عێراق دەستنیشان کرا و دوایش پەیوەندی نێوانێکێتی و پارتی هەر باش بووە و هەر باشیشە بێ ئەو دوو پارت ئەو دوو حزبە سیاسی کوردستان ئەگەر لە بەسەر مەسائلی هەندە مەسائلی ژەک نەبن بەڵام شتێکێ کۆیان نەکاتەوە کەوا هەرێمی کوردستانە نەتەوەی کووردە لە زۆر پرسی تریشدا ئەبێ پرس بێکتر بکەنەوە ڕایاکتر بەگرن ئەگەر لە مەوزوعی عێراقیش ناکۆک بن بەڵام لە ئەگەردا کوردستان پێویستی بە هەردوو حزبی سەرەکی هەیە پارتی سێچێتی هیوادارم پۆستی سەرۆک کۆمار نەبێت بە کۆسپێک بۆ خراپترکردنی پەیوەندی نێوان ئەو دوو حزب سیاسی. بۆ هیواین سپاس بۆ بەڕێزان دکتۆر ئاراس عەبدوڵڵا چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکارمان لە شاری ئەولێ لەگەڵ مابووی سپاس بۆ برای بەڕێزمان کاک کاروانی هەروەز ئەندامی ئەنجومەنی نوێنەران کە لە ستۆدیۆ لەگەڵ مابووی. بەڵێ بینەرانی بەڕێز زەڵخێ شەوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.